یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە ڕێگەی ڕێکەوتنێکەوە کار بۆ یەخستن و پاراستنی و دەستکەوتەکانی گەلی کورد و دووبارە جێڕانەوەی متمانەی نێوان جەماوەری یەکتری دەکەن. بەلای یەکێتی نیشتیمانی کوردستان گرینگە تەواوی خاڵەکانی نێو ڕێکەوتن نامەکە جێبەجێ بکرێت چۆن ڕێکەوتنی لەسەر کراوە. بۆ یەکەمین جارە لە ئەنجامی ئەو ڕێکەوتن نامەیە پارێزگار لە حیزبێکەوە دەستی حیزبێکی ترەوە بە ڕێگایشی سپی و دوور لە هەموو گرجی و ئالۆزیەک ئەمانە دەکرێت بە دەستکەوتی ڕێکەوتن نامەکە بە هەمان شێوە ئاڵوگۆڕی پۆستی قایم مەقام ئاڵوگۆڕی پۆستی بەڕێوەبەراتی هەمووانە دەستکەوتن. بینیمان لە دوای ئەم ڕێکەوتن نامەیە دەرهاوێشتەکانی بریتی بوو لە پیشاندانی یان خوڵقاندنی ژینگەیەکی ئارام. بزوتنەوەی گۆڕان پاش ڕێکەوتنەکەیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک لەو پۆستانیان پێدرا کە لە نێو ڕێکەوتنەکەدا هاتبوو. ئێستا لێپسراوانی باڵای و حزبە ڕێکەوتنەکەیان لەگەڵ یەکێتی بە گرنگ وەسف دەکەن و بە یەکێک لە ڕێکەوتنە پڕ بەرهەمەکانی نێوان حزبەکان دەزانن. ئەم ڕێکەوتنێک کە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەمووی لە خزمەتی خەڵکدایە بۆ بژێوی و چاکردنی باری ئابووری خەڵکە، بۆ کاراکردنەوەی پەرلەمانە، بۆ ڕێخستنی حکوومەتە، بۆ چاکردن و بەدەستهێنانی هەموو ئەو ئاوات و داواکارێکە لە ڕۆژانێکی دوور و درێژەوە کە خەڵکی کوردستان خەباتی بۆ کردووە هەمووی لە ناوەڕۆکی ئەم پێکهاتنە یاخود ئەم ڕێکەوتنە نێوان یەکێتی و گۆڕانە دەیبینی. لەگەڵەوەی بەشێک لە کادیرانی ئەو دوو لایەنە سیاسیە تێبینی و نیگەرانیان لەبارەی جێبەجێکردنی ناوەڕۆکی ڕێکەوتنەکە هەیە، بەڵام ڕۆژنامەنووسێک کۆکارەکەی بۆ ڕێکارەکانی کارجێڕی دەجێڕێتەوە. ئەو ڕێکەوتنی لە نێوانیان کرا مەسەلەی متمانە بۆ جێبەجێکردن پەیوەندی بە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە هەیە کە لە نێوانیان کراوە. من پێم وایە بەشێک لە ئەگەر بەشێک لە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرابێ پەیوەندی بە ڕەنگە گرفتی ئیداری و قانونیەوە هەبێ وەئیلا تەسەور دەکەم هەردوو سەرکردایەتی هەردوو لە سوور بن لەسەر جێبەجێکردنەکەی. ساڵێک نزیک دەبێتەوە بۆ تێپەڕبوون بەسەر ڕێکەوتنەکەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان، ئەو ڕێکەوتنەی کە پاش زنجیرێک کۆبوونەوە ئیمزاکرا. لە ئێستاشدا یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ڕێکەوتنەکەیان بەردەوام ئامادەی خۆی بۆ جێبەجێکردنی تەواوی خاڵەکانی نێو ڕێکەوتنامەکە نیشان داوە. بزوتنەوەی گۆڕانیش بە پێویستی دەزانێت ڕێکەوتنەکە بەردەوامی هەبێت بۆ زیاتر خزمەتکردنی دانیشتوانی هەرێمی کوردستان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.